بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشانی شێرپەنجە کۆنسێرتێک بۆ هونەرمەند ڕەوا جەمال ئەنجامەدرێت. کۆنسێرتەکەش لە بەرواری 23 ئەم مانگەیە لە هۆڵی تەلاری هونەر بەڕێواچێت و داهاتەکەشی بێگومان دەبەخشێتە نەخۆشانی نەخۆشخانەی هیوە. ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشانی شێرپەنجە بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات کۆنسێرتێک بۆ هونەرمەند ڕەوا جەمال ساز دەکات. هونەرمەند ڕەوا جەمال وەک هەڵوێستێکی بەرزی هونەری و مرۆیی کۆنسێرتێکی بۆ شەیدایانی گۆرانی و میوزیکی کوردی ساز دەکات. داهاتی ئەم کۆنسێرتە پێشکەش دەکرێت بە نەخۆشخانەی هیوا و سەنتەری ژیانەوە. ئامادەبوونتان کۆمەک و هاوکاریە بۆ نەخۆشخانەی هیوا و سەنتەری ژیانەوە. خۆشەویستانی شێرپەنجە، دڵنیاتانەکەم چارەسەری شێرپەنجە لە کوردستان و لە ئەوروپا هەردووکی وەکو یەک وایە. لەم جیهازانەیە ئەتوانن تەواوکەری چارەسەرەکانتان وەربگرن و زۆر سوودی لێ ببینن. هیوارم هەموو کەسێک وەک بنورەی بەرز بێ تێ ئەپەڕێ بۆ ئەوەی کەوا بتوانین هاریکاری سەنتەری ژیانەوە بین لە بەرواری 23 دەی 2025 کاتژمێر 5 ئێوارە لە هۆڵی تەلاری هونەر چاوەڕوانی بلیت لەم شوێنانە دەست دەکرێت. کافێ و ڕێستۆرانتی دایلاوک عەقاری بەرامبەر ئەم نەسوورەکە. کافێ باربێرا توی مەلیک، کافێ باربێرا دانیاستی، گەلەری ئاری کارگەی جگەرەکە، جان کافێ لە عەقاری. ڕۆژی 23 دەی 2025 شوێن تەلاری هونەر، کات 5 ئێوارە.